ئاینی یارسان یەکێکە لە ئاینە ئاریاییەکان کە لە ناوچەی ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستانە بڵاو بووە و ئەم ئاینە زۆر گرنگی داوە بە سروشت. لەبەر ئەوەی کە ناوچەکە خۆی سروشتی وەها خۆڵقاوە کە دار و درەخت و زینەوەرەکانی تێدا زۆرە، لەبەرەوە لە قۆناغە جیاوازەکانە داوای ئەوە کراوە کە سروش بپارێزرێ و زینەوەرەکان بپارێزرێ. لە ئاینی یارسانە یەکێ لە کۆڵەکە سەرەکیەکانی ئاینەکە بریتە لە پاکی بە هەموو مانافراوانەکەیەوە، پاکی گفتار، پاکی جلوبەرگ، پاکی ژینگەی دەوروبەر و پاکی هەموو ئەو شتانەیە کە ئینسان بۆ ژیانی خۆی پێویستێتی ئەیگرێتەوە. ئەم ناوچەی ئێمە لێوەستاوین گوندی هەوارە کۆنە کە سەر بە هەورامانی لەهۆنە، یەکێکە لە گوندە یارسانیەکان. بە چاوی خۆتان ئەبینن کە دار و درەختێکی چڕ و زۆر جوان و پارێزگاری لێکراوە و خەڵک دیارە بە درێژایی مێژوو خەڵکی ئەم ناوچەیە پارێزگاریان کردووە لە دار و درەخت و وەکو بەڕوو وەکو قەزوان و چوالە و گۆیژ و ئەوانە، کەواتە هەم پێویستی ئینسانەکان بۆ لەو کاتە و هەم ویستویانە کە پارێزگاری لێ بکەن. ئەمە لەوانەیە بنەمایەکی ئاینیشی هەبێ لە ناو ئاینەکە کە لە دەورەی عابدینی جافە داواکە کە خەڵک درەخت بنێژن و کشت و کاڵ بکەن و مەڕداری و پەلەوەر بەخێو بکەن بۆ ژیانی خۆیان. ئەمە جۆرێکە لە پابندبوون لە خەڵکی یارستان بە ژینگەوە. بۆ خۆتان لە ڕێگا هاتین بینیتان کە ئەم ناوچەی ئێمە جیاوازە لە ناوچەکانی تر کە زۆر پارێزگاری لە دار و درەخت کراوە و گروپی تایبەت دروست کراوە بۆ ئەوەی دیفاع لە ژینگەی ناوچەکە بکەن و سەو ساڵانە درەخت لەم ناوچەیە ئەچێنن و پارێزگاری و هەڵپاچین و پارێزگاریەکەن لەو دار و درەختەی کە هەیە. باسی بابەتی ژینگە لەناو ئاینی یارسانە زۆر بە جوانی ڕەنگی داوەتەوە و زۆر بە قوڵی باسی لێکراوە. لەبەرەوەی ئەگەر باسی فەلسفەی ئاینی یارسان بکەین، ینی پێکاتێکە لە سروشت هەموو پێکاتەکانیەوە لە مرۆڤ، لە گیانەوەر و دار و درەخت، لەبەرەوەی لەسەر فەلسفەی دۆناودۆنە و لە کاتێکە دۆنیش ئەچێتە ڕۆحی مرۆڤی ئەچێتە گیانەوەرەکانەوە و لەبەر ئەوە بە جوانی باس کراوە و ئاژەڵەکان لە ئاینی یارسانە دەوری زۆر کاریگەریان هەوە بە دژایی ئەو چیرۆکانی لە سەرنجامە هاتووە، هەمویان توانیویانە پندێک لە ناوچی چیرۆگانە بگەێن و پەیامێک بگەێن کە ئەم بوونەوەرە بە مرۆڤ و بە گیانەوەر و بە سروشتەوە کە خوای گەورە ئەفراندوونی هەمویان تەواوکەری یەکردن و بێ یەکتی نایکرێت. ئەگەر بێت و هیچیکان ژمارەیان زۆر بێ بۆ نمونە مرۆڤ زۆر بێ ئەوە گیانەوەر و ئاژەڵ و ئینەکان وەتە لەو ڕێژەی زیاتر بێ ئەوان تیاچن. ئەگەر گیانەوەرەکان زۆر بن ڕێژەیان ئەوە مرۆڤ ژیانێکە دەخەرەوە بە هەمان شێوە دار و درەخت. بۆیە تەوازنێکی زۆر جوان هەیە لە ناویانە و گرنگی پێدراوە و باس کراوە.
زیندەوەران بەعام وڕۆکەکان لە ئاینی یارستانە گیان لەبەرن ڕۆحیان تێدایە و لەوانەیە ڕۆحی کەسێک بوو بێ لەو جانەوەرەیە بە دیاریکراوی هەموو ڕۆح لەبەرەکان لە ئاینی یارستانە بە قاڵبێکی زین و حسێب ئەکرێت بە پێی ئەو سزایەی کە لە ڕۆحێکی ترا وەری گرتووە لەبەر ئەوە هەموو جانەوەرەکان وە ڕۆکەکانیش بە زیندەوەر ئەژمارەکرێن لای ئێمە و هەندێک لە زیینەوەرەکان بە پیرۆز دانراون لە ئاینەکە کە بۆ قوربانی ئەبن بۆ ئەو فەرزیاتانەی کە لە ئاینی یارستانە هەیە بە قوربانیکردنی ئەو جۆرە جانەوەرانە جێبەجێ بێ. یەکێک لەوانە ئاسکە ئاسکی کوێوی و با بڵێن مەڕە و لە پەلەوەرەکانشا کەڵەشێر بە دیاریکراوی و گا کە بۆ بە قوربانی ئەبن لە کاتێک کە یارستان قوربانیەکە زیاتر ئەم زیندەوەرانە ئەکاتە قوربانی و ئەیبەخشێتەوە بە سەر ئەو کەسانەی کە لە مەراسیمەکە بەشدارە بن. لەبەرەوەی کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی کشت و کاڵی بووە دەسە و یەخە بووە لەگەڵ سروشدا لەبەرەوە خەڵک زۆری احتیمادی بۆ خۆراک احتیمادی کردوتە سەر ڕاو لە ئاینی یارستانە لە مانگی بەهارە لە 21 سێ تا 21 6 حرامە کە ڕاوی باڵندە و جانەوەرەکان بکرێ چکە وەرزی زاوزەیانە و ئەبێ هەموو یارستانی پابەت بێ بەوەی کە ڕاو نەکات وەکو پرەنسیپ لە ناو ئاینەکە هاتووە. لەناو ئاینی یارستانە بەتابەت ئەگەر باسی ڕۆکان بکەین باسی درەختکەین و شێوەیەکی گشتی هەمویان باس کراون زۆر بەتایبەت بەڵام زۆر بەتایبەت باسی مێوش کراوە کە تترێ باسی بەڕوو کراوە و باسی هەنار زۆر بەتابەت باس کراوە کە گرنگێکی هەیە و بەشێک پیرۆزی هەیە لەناو ئاینی یارستانە لەبەرەوەی وەکوتم لە فەلسفەی دۆنا بەشدار بوون لە هەندێ ڕووداوە وەیەکێک لەو درەختی تۆبا هەیە کە بەڕەگ و ڕیشە و ئەمانەوە زۆر بە وردی باسیەکە کە لە پێکاتەکەی بە شێوێک لە شێوەکان لە دروستکردنیان ئەگەڕێتەوە بۆ یەکێک لە فریشتەکان لە حەو فریشتەکان بۆیە بە گرنگی و سێرێکرێ و ناوی براوە و هەنار یەکێک لەو میوانەیە کە گرنگێکی خۆی هەیە لە ناو یارستانە و لە ناو تاکستەکانە تایبەتی زۆر بە جوانی باس کراوە لەبەر ئەوەی لە یەکێک لە مەرحەلەکانە ئەو هەنار دەنگچە هەنار ئەکەوێتە لە شوێنێکا کەوتو ئافرەتێک هەڵی ئەگرێتەوە ئەی خوات و بەو دەنگکە هەنارە ئەمە وەکو ڕووداوەکە سکی پڕ ئەبێ و مناڵیشی لەدایکە بێ ئەمە بۆ خۆی گرنگێکی خۆی هەیە ئەمە وەکو پندێک وەکو وانەیە کە بۆ لەدایکبوونی ئەو کەسە. لە ئاینی یارستانە بەو شێوەیە مرۆڤ لە قوردوسە بێ بەڵێ لە قوردوسە بێ و باسی کراوە لە جۆری گڵی زەرد و گڵی ئەوانە و لە پێکاتەکەیشە بەڵێ جا هەیە مەسەرەن شت هەیە بۆ ئەوەی
واتە هەر لە سروشت وەرگیراوە هەمووی. ئاو وەکو یەکێک لە پێکاتەکانی ژینگە بۆکو پیرۆزی پیرۆز نییە، بەڵام یەکێکە لە وەسایلە مادیەکان کە هەموو ئینسانێک پێویستێتی بۆ پاک و خاوێنی بۆ ئەوەی ئەو ژینگەی کە لە چواردەوری هەیە و ژینگەی ماڵی و جەستەی پاکاتەوە بەکارەهێنرێت. سەرچاوە ئاویەکان ئەبێ بە خاوێن ڕاگیرێن و ئەبێ وا بکرێت کە خواردنەوەی ئاو لەلایەن خەڵکەوە خاوێن بێ و یەکێک لەو ئاوانەی یا ئەو دەریاچانەی کە لە ناو سەرنجامی پیرۆزە ناوی هاتووە سیروانە، ڕووباری سیروان و هەروەها ڕووباری گاماسیا و لە دەورەی شاخۆشێنی لە ڕوستانیا هاتووە کە لە منتیقەی کرماشانە و زۆر باسی دەربەندی خان و ئەوانە کراوە. ڕووباری جەیحون ئاباد ئەوە دواتر لە دوای دەورەی سوڵتان بووە، لە دەورەی ئاغا سەیبراکا بووە، گرنگ بووە بۆ ئەوان لەوێ لە نووسراوەکانی دەورەی ئاغا سەیبراکە باس کراوە. بەڵام ڕووباری سیروان لە تەنیشتی گۆڕی حەزرەتی سوڵتان سەهاکە لە دێی شێخان لە ڕۆژهەڵاتی کوردستان، لەبەر ئەوە لە زۆر شوێنە لە دەقە پیرۆزەکانە باسی ئاوی سیروان کراوە و ئەو پەرجوانەی کە لە لێواری سیروانە ڕوویداوە باس کراوە. ئەگەر سەیری چیرۆکی لەدایکبوون و لە دنیا دەرچوونی حەزرەتی شاخۆشێنی لە ڕۆستانی بکەین کە لە نێوانی 406 بۆ 467 کۆچیا ژیاوە، لە دایکبوونی لە دایکێکی پاکیزە بووە و کۆتایی هاتنی ژیانیشی بە چوونە ناو ڕووباری گاماسیا و لە کرماشان بووە، بۆ ئەوەی بیسەلمێنەکە هەم لە دایکبوون و هەم کۆچکردنەکەیشی ئەو پەرجوو بووە و کەسێکی ئاسایی نەبووە. ئامێر ئەمێری تەمبورە کە لە داری تو و ئەمەشی لە داری گوێز دروستەکرێ کە سێ وەتەریە سێتاڵی هەیە کە لێدرێ و ئەمە ئەمەری تەمبور مێژۆکەی ئەگەرێتە بۆ نزیگەی 6,000 ساڵەم و پێش کە لە هەڵکەنراوێک لە ناوچەی لە ڕۆستان لەوێ دۆزراوەتەوە کە شوێنەوار بوو کە ڕسمی کەسی لەسەرەکە ئەمەری تەمبوری پێ بووە. بۆیە مێژووی کۆنی هەیە. ڕاستی ئەمێری تەمبور لە لای یارسانەکان گرنگی خۆیە و پیرۆزی خۆی هەیە، لەبەرەوەی تاک ئامێرەکە کە بەکارێنرێ لە کاتی مەراسیم و مەراسیمەکانی تایبەت بە کاکەیە و لەگەڵیە سرودەکانی یارسان هەر بەم ئامێرە ئەوترێ، بۆیە ئاوازی تایبەتی خۆی هەیە و وەرنزیکەی 72 ئاوازمانەیە کە ئەم ئاوازانە
وەکو مەقامن بڵێن مەقامن کە لەگەڵیا کەڵامەوەترێ. ئەم ئامێرە لە درەختی تو گوێ دروستەکرێ و زۆری لە گوێز لەبەرەوەی دارێکی زۆر گونجاو و زۆر باشە و زۆر بتەوە ئەمێنێتەوە و کارەکەی دروستکردنی ئەم ئامێرە بە زۆری لە ڕۆژهەڵاتی کوردستانە کە ئەوان وەستای زۆر چاکن و ئیشیان زۆر جوانە ئەژینێرن بۆ هەموو وڵاتەکان بەتابێت لە لای ئێمەش ئەمە لە ڕۆژهەڵاتەوە هاتووە. بۆ دروستکردنی ئەم ئامێرە درەخت بەپێی جۆری درەختەکەی ینی حجمی گەورەکەی بۆیە لە درەختێکی گەورە کۆمەڵێکی زۆر ئامێر دروستەکرێت و لە بەرامبەر ئەوەشە ئەو کەسانی کە درەختەکان بەکارێن خۆیان هەڵئەسن بە ناشتنی نەمامی تازەتر بۆ ئەوەی بمێنێتەوە و بەردەوام بێ و لە ئەمانشان بەکاری بێنن هەم بۆ ژینگەش بمێنێتەوە و سەوزایی و ئەمانە. يا رب گریانت دیدم نهار يا رب گریانت دیدم نهار دیدم نهار و هر گریانه جرگم کوا بەپێی ئاینی یارستان ڕۆحەکان لە گەڕیدەدان و جەستەکان گرنگجیەی ئەو تۆیان نییە بەڵکو ئەوەی لە ناو ئینسانەکانە گرنگە ڕۆحەکەیەتی و ئەو ڕۆحە قاڵب بە قاڵب جەستە بە جەستە سزا و پاداشتی خۆی وەرەگرێت لە ناو ڕۆحەکانە کە 1001 جار ئەبێت نوێ بێتەوە لە شێوازی ئینسان لە شێوازی حیوان زینەوەرەکان و لە شێوازی درەختەکان زیاتر خۆیە بینێتەوە. وەک خۆتە زانی ئینسان لە هەموو ئەدیانەکانە بەرزترین پلەی هەیە لە ناو سروشتە لە لای یارستانیش بە هەمان شێوەیە. دوای ئەوە زینەوەرەکانیان کە هەموو کامل ئەوسافێکی ئینسانەکانیان تایە بێزگە لەوەی کە ئەقڵیان جیاوازە یا ئەقڵیان وەکو ئینسان نییە کەماڵ نییە. لە دوای زینەوەرەکان درەختەکانیت کە ئەوانش گیاندارن ئەتوانن بەربگرن و ئەتوانن زیاد بکەن و ئەتوانن لە شوێنی خۆیان ڕۆحەکەیان جوڵاو نییە لە شوێنی خۆیان چاودێری سروشتی دەوروبەریان ئەکەن. لەوە ئینسان یارستان ئەتوانێت درەختەکان ببڕێ بەکاری بێنێ بۆ خۆی بۆ سووتانن بۆ ژیانی ڕۆژانەی خۆی. بەڵام لە هەمان کاتاوا سیرەکەن کە ئەمە ئەوە ڕۆح لەبەرێکە و ڕۆژێ لە ڕۆژان ئەم ڕۆحە لەوانەیە لە جەستەی کەسێکا بوو بێ کە ئەو عقوبەیە وەرگرتووە ئەو سزایە وەرگرتووە کە بوو بۆ درەختێک ڕۆحەکەی بە وەستاوی ماوەتەوە تا چەندێک ئەخایەنێت ئەوە کەس نازانێت خوددا خۆی نەبێت. لەبەر ئەوە ئێمە هەم درەختەکان و هەم زینەوەرەکان و هەم ئینسانەکان بە ڕۆح لەبەر ئەزانین و یەکێکە لە قۆناغەکانی گەڕیدەی ڕۆح. نمندن طاقت عاجزه تاوی توانن دیدەکە کەست مەزانۆ کە باسی درەختەکەین هەموو جۆرەکانی ئەڵێن ڕۆح لەبەرەوەی ئەو درەختە هەمووی مواصفاتی هەیە شینە بێ لە زستانە مەتە بێ دوایی زیاد دەکا بەر ئەگرێ گوڵەکە مەسەن هەمان ڕۆح لەبەرە بەڵام لە شوێنی خۆیان نەمان بینیوە درەختێ لە شوێنێ بچێ بۆ شوێنێکی تر لەبەرەوە پێڵێن ڕۆحێکی وەستاو. بەڵام جانەوەرەکان پلیان لە ئینسانەکان نزمترە عقلیەتیان کامل نییە وەکو ئینسانەکان بەڵام ئینسانەکان خوددا خۆی پلەی زیاتری پێبەخشیون و عقڵێتێکی کاملی پێداون کە چاک و خراپ لە یەکتری جیا بکەنەوە. بۆ وەڵامی ئەو پرسیارە کە ئێمە کە درەخت بە ڕۆح لەبەر ئەزانین ئەی چۆن ئەتوانین بیبڕینەوە ئەوە ئیرادەی خوایە کە ڕۆحێک ئەبەخشێ بە درەختێک
کە ئەو ڕۆحە سزایەکی دراوە کە ڕۆحەکەی جوڵاو نییە ئێمە ئەتوانین بیشی بڕینەوە و ئەتوانین بەکاریشی بهێنین بەڵام ئەوە جۆری سزایە کە خوددا داوێتی بەسەر ئەو درەختە یا ئەو زیندەوەرە یا ئەو ئینسانە کە لە ژیانە ژیانێکی جۆرێکی هەیە یان بە پێچەوانەوە پاداشتی کردووە کە باشترین ژیانی هەیە لە باشترین شوێنایە و لە خۆشترین شوێنایە دیسان بە هەمان شێوە ئەوە پاداشتی خی گەورەیە بۆ سروشت بۆ پێکهاتەکانی سروشت. بابەتی ژینگە لە ناو ئاینی ئارسانە زۆر گرنگی پێدراوە و زۆر ڕەنگی داوەتەوە و ئەمە وای کردووە یعنی هەستێکی تایبەت لە ئەمە دروستکە لەبەرەوەی زیاتر پابند مامکە بە سروشتەوە و مامەڵەیەکی زۆر بەئاشی لەگەڵا بکەین. ئێمە لە گوندی هاوار هەندێک کارمان کردوە لە بواری ژینگە بۆ نمونە ساڵانە یادێکمانەیە کە هەندێ باڵندە لەوێ بەرەڵای سروشتەکەین بۆی بگەڕێنەوە بۆ سروشت و هەر لەسەر ئەو فەلسفەی کە ئەوانش ڕۆحێکیان هەیە و پێویستە بگەڕێنەوە ناو نیشتیوانی خۆیان واروە ئێمە لەگەڵ هەندێ هاوڕێی هەرسانی خۆمە هەڵساوین بە هەڵپاچینی چەندین درەخت کە ساڵانە کردوونمان بۆ ئەوەی هەم لە سووتان بیان پارێزین و هەم هەروەها گەورەش بن و دیمەنی ناوچەکەش جوان بێ. والله هەتا بتوانین وهینەکەین و پاراستنی ژینگەوە و حەزەکەین پاک و تەمیز و حەزەکەین نەچکە بێ بۆم ناوە بیپارێزێ و ئیتر پیس و پۆخڵی خراوە و ژینگە هەر پاک و تەمیز وێ باشە و ئیتر ئاوە وەڵای نیوەی باشە و نیوەی باش نییە و زماڵەوینی خۆی جێتێڵە و ئەکەونە شوێنی پاکیەکەنەوە و ئیتر ئەوە باش نییە بی پارێزی باشترە ئیستا هێماتینەگرە هەروە پیس و پۆخڵی جێهێڵین باشە دوایی یەکێ تێژە دوو لە ڕوویەوە خواعمرتان نمێنێ بۆ چتێ جێتانیشتون وانە هەموو کەس پاک و تەمیزیەوێ کێ پیس و پۆخڵیە بێ وانە هەچکە پیس و پۆخڵی ناوێ هەموو کەس پاک و تەمیزیەوێ هەموو کەس شتی جوانیەوێ هەموو کەس حەزەکە شتی جوان وێ ئەدێ وەڵای تریانی ئەو ئیسا کردیانەوە مسەلح ناوێ مسەلحی بۆچی ئەورە نەیگەرەکە هینی جوانی گەرەکە بێژین ئاوا هینی گەرەکە هینی ئەم سروتیە هینی بۆچیە مسەلح نەیگەرەکە ئەی هی ڕابردوو باشتر بوو وەرە وەڵا کە باسی ئەومانە کرد وتمان ئێمە ماشەڵا زۆر وین لە حیوانیچمان بووە هینیچمان بووە لە سەرخان و ژێرخانێکە جێمان بووەتەوە ئیستا ماشەڵا دنیا هینەکەی جێ ناوێتەوە وەڵا داواکانیم ئەوەیە ژینگە بپارێزی ژینگە بپارێزێ هەر کەتێ چتی خۆی کۆکاتەوە بیواتۆ بۆچی ژینگە پیس بوێ پێکاتەکان یا ئاینی یارسان کە لە عێراقایە با بڵێن بە هەمووی بەگشتی ئەبێ بێتە هۆی ئەوەی کە ئەم مجتەمەعە بەهێزتر بکە نەک لەوە سەیری بکەین کە ئەم پێکاتانە ڕێژەیان کەمە ئەبێ بە شێوەیەک لە شێوەکان بگۆڕن ئاینەکان بۆ زۆرینە بەڵکو هەنێ جار لە شوێنەکان زۆرینە وای کردووە کە ئەو وڵاتەی پێوە بسووتێ
ئەگەر سەیری چەندن کەشخارتەیەک بکەین کە بە ڕیزی یەکدانراون یەکێکیان نزمتر دابنێ کاتێک کە ئاگریان تێچی ئەوان کە نزمە ئاگری تێناچێ ئەوەستێ لەبەرەوە هەمە ڕەنگەکە پێویستە بۆ بەهێزکردنی نەتەوەکە بۆ بەهێزکردنی وڵاتەکە بۆ خۆتان زانیتان ئێمە لەم ناوچەیە چەند گرنگی دراوە بە سروشت لە ناوچەکانی تەنیشتمان کە بە سیارە هاتین بینیمان کە ئەو گرنگی پێ نەدراوە کەواتە لێرە وەکو دەنگکەشخارتەکە ئێمە ڕامان وەستانەوە کەلتوری ئێمە جیاوازە بیرروباوەڕی ئێمە جیاوازە ئەم بیرروباوەڕێ بۆتە هۆی بەهێزی ئەم ناوچەی ئێمە لە ڕووی سروشتەوە. ڕاستی لە ئاینی یارسانە لەبەرەوەی لەگەڵ سروشتە ئێمە هەر ئاوێزانی تێکەڵین بۆیە هەرێک لە ئێمە ینی وا بیرەکاتەوە وا بیرەکەینەوە و بیرروباوەڕمان وایە کە پاراستنی ئاژەڵەکان پاراستنی دار و درەخت پاراستنی ژینگە پاراستنی خۆمانە پاراستنی هەموو مرۆڤایەتیە بۆیە بە گرنگی و تەماشەیەکەین و هەوڵە دەی مامەڵی لەگەڵا بکەین بۆیە هەوڵە دەی ماوەڵی لەگەڵا بکەین بۆیە ئێمە هەمیشە تا ئەو شوێن پێمان کراوە هەم درەختان پاراستووە هەم ناوچەکەمان پاراستووە هەم ئاژەڵەکانیش بۆ نمونە ئێستا ئێمە چەند شوێنێکمانەیە ئەو کە دووسێ درەختی زۆر گەورن و بەتەمەنن و خاوەنەکەی هەڵساون کە شوێنێکی بۆ چاکردن بۆ ئەوەی لە کەوتن بیان پارێزێ بە بەرد شوێنێکی جوانی بۆ کردوون وەکو بەربەستێک تا لە کەوتن بیا پارێزێ ئەمە خۆشتان ئابینن ئێمە زۆر پێویستی مەژینگەوە و لەکوێ ئێمە توان ئەمانە بێت ئەتوانین کاریگەری خۆمان هەبێت لە پاکخواوێنی ئەو شوێنە لە پاراستنی و ئەگەر سەیەکی دار و درەختەکانی ئێرە زۆر لە چاو شوێنەکانی تر ئەتوانم بڵێم کە شوێنی نزیکمان باشترن و چرترن و پارێزراوترن.